بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوش كانوا براياني برز ئێمەی مسلمان زۆر جار شتێکەیە لە بیرمانەچێ، یەکێ لەوانە بریتیە لەو سیستمەی کە موسا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ قەوم و کە سوکار و دەور پشتەکەی خۆی بەکاری ئەهێنا، ئەویش بریتیە لەوەی ئین الله یەئمڕکم، خوای گەورە ئەمری پێتان کردووە. زۆر جار ئێمە چوینەتە شەڕێکەوە وەکو داعی بانخوازەکان هەڵێن، یان وەکو کەسێکی مولتەزم ئەیڵێ. کاتێککە مەوزوعێک هەیە ئەوەندەی حەز ئەکا نەفسی خۆی سەرخا لە بیری چووەتەوە ئیشە گەورەکە چییە؟ ئەو ئیشە گەورە بریتیە لەوەی ئین الله یەئمڕکم. یعنی ئێستا کە من قسە بە کوردی یەکەم، هەر کەسێ بە کوردی لە پشت ئەو کامیرۆ گوێ لە من بگرێ، کاتێک کە پێی ئەڵێم خوا ئەمەی فەرز کردووە، ئیلا مەگەر نەفسی زۆر نەخۆش بێت ژایەتی خوا بکە، ئەڵێ نەفسم زەعیفە ناتوانم. بەڵام کاتێک کە من بە ناوەی لایەن و گروپ و شتێکەوە کە خۆم دروستم کردەوە کردمەتە ئیسلام لە خەڵک، بێم حرامی لەسەر حەڵال کەم و حەڵالی لەسەر حرام کەم، قبولی نییە و حەقی خۆی شێتی قبولی نەکە. بۆیە زۆر گرنگە ئێمە سیستمەکەی موسا بەکاربێنین، بە خەڵک بڵێن ئین الله یەئمڕکم. کاتێک کە من باسی عقوبەی نوێژنەکەرەکەم، طبعاً وەکو بەسەرهاتێک ڕۆژێ لە وڵاتی بەریتانیا وتارێکم خوێند، دوای ئەوەی کە وتارەکەم تەواو کرد، کۆمەڵی خەڵکی نوێژخوێنی مزگەوتەکە ڕەسممان کرد. ئەو برایانەی کە ئێستا مە باسەکەم ئەزانن باسی یەکەم. چوینە دەرەوە، کۆمەڵی نوێژنەکەر هاتن وتیان مامۆستا ئێمە نوێژ ناکەین، بەس وەڵاهی ئێمە تومان خۆشەوێ، گوێشت لێ ئەگرین ئینشاءڵڵا خوا هیدایەتماندا، وەکو گروپی نوێژنەکەرەکان هاتوین ڕسم لەگەڵ تۆ ببین. جا تۆ سەیری ئەم وەزعەکە. کاتێک کە من باسی حکمی نوێژنەکەر ئەەکەم، گرنگ ئەوە نییە من بڵێم ڕقم لەو نوێژنەکەرانەیە کە ئەوان منیان خۆشە، من باسی حکمێکی قیامەتیان بۆ ئەەکەم کە بە نوێژنەکەری چوون بۆ قیامەت، خوای گەورە لەگەڵ عەبدەکانیە ئەوەل ما یحاسب به العبد یوم القیامە صلاته، لە دوای تەوحید لەسەر نوێژەکەی مەحکەمە ئەکرێ. یعنی کۆمەڵێکی کەسی نوێژنەکەر هاتوون منیان خۆشەوێ ڕێز لە منەگرن، ڕسم لەگەڵ منەگرن. هۆکارەکەی ئەوەیە باسی یەکەم، ئەگەر نوێژنەکەر بچوایەتە بەهەشت، من هەر لەبەر سومعەی خۆم بەدەستم وای ئەم قسە بەهەشتەوە، بەڵام مەوزوعەکە من نیم. إن أتبع إلا ما يوحى إلي. پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمێ من شوێنی وەحی ئەکەوم، من ناتوانم بارێکی گێر ڕاستەوە کەم بۆ یەکێ بەگێڕی، ئیلا ئەبێ بەڕاستی بۆی ڕاستکەمەوە. بۆیە زۆر جار سەیرەکەی ئەبینی لەم گروپ و تاقمانی بە ناوی دینەوە قسە ئەکەن، ئیتر نامەوێت ناوەکان بڵێم دوایەوە شەڕ گەورەم لەگەڵا هەڵگیرسێنن. ئەوەندەی دیفاع لە ڕێگەکەی خۆی ئەکات، لە بیری چووەتەوە ئین الله یەئمڕکم، وەکو چۆن بە بەنی ئیسرائیل فەرمێ خوای گەورە ئەمری پێتان کردووە مانگایە سەر بڕین. قالوا ئەتەتەخیذونا هوزوا، ئەی موسا تو پێمان ئەڵێی مانگا سەر بڕە، زەلام کوژراوە مانگا چی سەر بڕین؟ هەر هەمان مەوزوعی ئێمە ئێستا دووبارەیەکەینەوە لەگە خەڵکە، لە جیاتیەوەی بەڕێکی بە جوانی بڵێن ئەمە حکمی خوایە، ئەمە شەرعی خوایە، تۆ کە حیجاب پێویستە بکەی خوا ئەمری پێت کردووە. خۆ من ناڵێم ئەو ئافرەتی حیجابی نەکردووە لە ڕەوشتا خراپە، بەڵکو ئەمرێکی خوا جێبەجێ نەکردووە. کاتێک کە تۆ نوێژ ناکەی، دوور کەوتیتەوە لەو عیبادەتەی بیننا وبینهم الصلاة فمن تركها فقد كفر. لە بینی ئێمە و خەڵکی بێدین تەنها نوێژ جامان ئەکاتەوە، یاخۆ لە بینی ئافرەتێکی مسلمانی ملتەزم و ئافرەتێکی تری غەیرە دینە تەنها حیجاب و لەچکەکەی جای ئەکاتەوە. کاتێ ئێمە ئەو سیستمەمان لەبیر چووە، خەڵکیش وەکو پێویست گوێمان لێ ناگرێت، خەڵکیش وەکو پێویست ڕێز لە قسەکانمان ناگرێت. ئەڵێ مامۆستا دوای تو بکەوین، یان دوای فلان حزب لایەن کەوین، یان دوای فلان مامۆستای ئاینی کەوین، ئەوەی تۆ ئەیڵێ ئەو جا لە تۆ ئەڵێ. بۆیە هەتا وەکو نەگەڕێنەوە سەر سیستمی ئەوەی ئین الله یەئمڕکم، هەر ئاوا شیعەن و ئەحزابە، هەر کەسە بۆ لای خۆی بە لەیلای خۆیان گۆرانی ئەڵێ و خەڵکی داماویش باجەکەی ئەدەن لە قیامەتە. داواکەم لە خوای پەروەردگار من و هەر کەسێک هاوپیشەی منە، ئین الله یەئمڕکم، بە خەڵکی بڵێن خوا ئەمری پێتان کردووە شوێنی دینکەوی، خوا ئەمری پێت کردووە نوێژکەی، خوا ئەمری پێت کردووە واجبە لە ماڵەکەت زەکاتێکی ڕاستەقینە بدەیت، نەوەکو من بێم بە هەوا و ئارەزوی خۆم شتەکانی بۆ شیکەمەوە لە ڕۆژی قیامەتە منیش باجەکەی ئەدەم و ئەویش باجەکەی ئەدەم. تەمەنا ئەکەم چۆن ئەم قسانە ئەکەم لە ڕۆژی قیامەتە بەروبوومی ئین الله یەئمڕکم وەرگرینەوە، کە ئەویش بریتێ لەو سیستمەی موسا. ئێمە هیچ شتێکمان نییە بۆ خەڵکی لە غەیری ئەوەی پێیان بڵێن خوای گەورە ئەمری پێتان کردووە شوێنی لا ئیلاهە ئیلەڵڵاه و تەوحید کەون، شوێنی نوێژ و عیبادەت کەون، ماڵ و مناڵی خۆتان بەخێوکەن، لە حەڵاڵا پەیایکەن، لە حەڵاڵا سەرفیکەن، هیچ شتێکی تر بەدەست ئێمەوە نییە. خوای پەروەردگار من و ئێوە عاقیبەت خێرکە و لە بەهەشتا کۆمان کاتەوە، لەو ڕۆژەی کەوەها هەموو خەڵکی پاداشتەکانیان وەرئەگرن و لە بیریشتان بێ إنما هي أعمالكم أحصيها لكم. هر کردەوەیەکەکەی بۆ خۆتێکی خوای پەروەردگار بێ پێویستە لە کردەوەی عەبدەکان. والسلام عليكم
ورحمة الله وبركاته.